تا ئێستا 9 دانە نمایشگای ئینفرادی عەکسم بووگە، مەجموعەیەکیش نمایشگاگەلێ گروهی عەکسم بووگە لە ناو ئێرانە، جەژنوارەگەلی عەکس شرکەتم کردگە لە ئاکاسیا. لەو ساڵەوە کە لە ساڵ 68 ئەمە ئامۆزەشماندی ساڵ 70 دەورەکەمان تەواو بوو، شڕۆم کردگە بە ئاکاسیا. ئەوەڵین فیلمم ساڵ 70 دروست کرد، ئەوەڵین نمایشگای عەکسیشم بە مۆزوعی مەردمشناسی و بە عنوانە مستەنەد اجتماعی لە ساڵ 70 دانیاگە. لیسانسە کارگەردانی سینەمام هەست، تا ئێستا 42 دانە فیلمە کۆتا و نیمە بۆڵەندم دروست کردگە. ساڵها لەم مەسیرە کارەکەین، تەجروبە بەدەستێرین و لە ئاکاسیشە خۆم علاقەی فرەم هەست بە تەبیعەت، وەنتەها فرەتر لە مەردمشناسی و لە محیتگەلێکە کە ئینسان زندگیەکە ئاکاسیم کردگە. من 24 ساڵە کار هۆنەریەکەم و تەک فەزای هۆنەری ئێرانە تەقریبا نەتوانم بێژم کامەڵەن ئاشنا هەم. شارگەلێ فرە گەڕیاگەم، عێراق چووبم، تەک مردمە عێراقیشە ئاشنا هەم، یانێ بە جۆرێ ارتباطم هەست، چ لە تەریقی ئینتەرنێتەوە چ لە تەریقی متاڵعکردنەوە. هۆنەرە دنیام دیگە، هۆنەرە دنیا ئەوێنم. ئێمە ئێژین هۆنەر نەزد ئیرانیان است و بەس، یا ئێمە خۆمان ئێرانیگەل بە هۆنەرمەندگەلێک گەورە ئەزانین، بە ئینسانگەلێ با هۆنەر ئەزانین، وەلی بە دقەتێک ئەگەر تواشاکە ئێوەنی لەم ڕۆزگارێمە هۆنەر ڕەنگی کەمەوە بووگە سەونا زندگیە. ماشین تەکنۆلۆژی هاتکەسە بەرەوە جێگەی دقت ئینسانی کەمەوە کردگەسەوە. ئێمە ئینسانگەل دقتمان فرە کەمەوە بووگەسەوە لەم دەورانە. ئەگەر پیرەمەردێک 80 ساڵە بێری تەکیا قسە بکەی بێژی پێبێژی مەسەڵەن لە دەوران ئێوە هۆنەر چۆن بووگە، فرە سادە لە 4 کەلیمات شتێکەوە بۆ ئێژە کە تو لەزەتی لێ ئەوەی و ئەچیتەوە ئەو دەورانە. ئیسە چ لە چیرۆگەل شەوانەیان بووگە، چ لە کایەگەل ناو کوچە و کۆڵانیان بووگە، یا لە قاڵی یا لە فەرش یا لە بەڕێکە لە ژێرپایان نەبووگە، نیشانەگەلێ لە هۆنەر تێرێتەوە بۆ ئێمە. وەلی ئیسا ئەگەر من پیر بم یا برایك بچەک من پیر بێت، پێبێژن تۆ لە هۆنەرە دەورانە خۆت چەت هەست، احتمال فرە ئێژی مەسەڵەن لە تەلەڤیزیۆنە سریالگەلێ خۆش بەخشەوەوە یا نمونەگەلی خارجی ناوەوات. ئێمە متاسفانە تەلەڤیزیۆن بە شێوەیەک خراوە ئیسفادەی لێکەن، یانێ ئەگەر لەناو ئێرانە 50 دانە شەبەکەمان بێت، ئەم 50 دانە شەبەکە دەوروبینەوە ئەو ئیسفادە واکە واقعاً ئینسان بە عنوان ئینسانە، یان ئەگەر ئادەمێک هاتکە سەر زەوین، دەژین حەزرەتە ئادەم هاتە سەر زەوین و هەوا لە پاڵیەوە بۆ دەستگایەک تەلەڤیزیۆنیان پێدا وتیان خۆ ئەمێشە بۆ تۆ ئیسفادەی لێکە، چۆن ئیسفادەی لێکرد؟ ئێمە ئەو شتمانە نییە، ئەو تەفەکوڕمانە نییە، دانیشین لەبەر تەلەڤیزیۆنەکەەوە قەت تواشاکەن، یعنی بووینەسە گیرەندەوە، خۆمان پەرستەندە نین. من لە هاوکارگەر سەدا و سیماوە لە مەجەلەی فەرهەنگی هەوارگای هۆنەر تەشەکوڕەکەم و تەوسیەکیش ئەەکەم بە جوانگەر بە کەسکەلێک کە حەزەکەن کارە هۆنەریکان و ئەحساسەکەن لە هۆنەر تێئەگەین، چۆن هۆنەر بەوە نییە تۆ بچی حوزورت بێ و بە قەول معروف متاڵعەکەی یا کارکەی 80% ئەوەسە، 20% ئەمێنێ بۆ زۆق و بەشێکە خوا داگیرێت، ئەو 20% ئەوێتە پایە بۆ ئەو 80% بەک شتێکە بەندێەوە بۆ دێوا چەند سەف ئەنەرگێتە بانیەکە و ئەم حاڵەتە پێشێت تا هۆنەرمەندێک شکل ئەگرێت. هۆنەر سەوری گەرەکە، یعنی ئەگەر هاتیتە ناو هۆنەر یەک دەفە من دڵتەم شکان مەتۆرە لە من، ئەگەر من شەرایەتێکم دروست نەکرد بۆ تۆ لە من دوورەوە مەکەفەرەوە، ماتەڵ بە بزانە من قسەکەم چەست، ماتەڵ بە بزانە ئۆستادەکەت چێژێت، بزانە من لە کوچک ئەکسم گرگا و هاوردمە بە تۆ نیشانم داکە تۆ حەسە زەریفی کەس، بزانە ئەو قسەی منە چەست. ئەنە لە زوان یەک تێبگەین. ئێمە کە سنێک عمرێک بەسەرمانە هاتکە پیر بۆگین لێرە تەجروبەگەلێکمانەست قەتعەن. تۆ ئەگەر بچیتە ناو ئاو کانیاوێک لە کێفێک و ئاوێک بخۆیت بیتەوە تەک ئاوێکە ناو شارە خواردەکەت تامی فەت دەکات. ئەگەر گەرە کۆپچی بۆبان کێفێ بەرز ئەشە سەختی بکێشی. هۆنەریش سەوری گەرەکە. تەوسیەکەم جوانگەر بێن، نەترسن، تەجروبەی خۆیان کەن، نهایەتی ئەوەسە فقەتێن شنەخت پێیاکەن. وەختە ئەمریان نەچێتە سەر ئەوێنن ئەرێ هاتکەن لە دنیای هۆنەرا تەجروبەیەکیان بەدەست ئاوەردە. وەک وەرزشکارێکە ئەچێ وەرزشەکە ئێژی بۆچە ئێژی گەرەکەم بێ بمە قارەمان، گەرەکمە تەنم سڵامەت بێ. دیتە ناو هۆنەر ئەتوانێت بیتە هۆنەرمەندە مەترەح، ئەوەلی ئەتوانێت لە کناریشەوە بیتە ئینسانە ساحە و فکر، ئەتوانێت بیتە ئینسانە کە فکرت ڕۆشن ئەوێتەوە، پێ دەژن ڕۆشن فکر و ئەو وەختە تیتە ناو باخێ جوانی و هۆنەر. ئینشەڵڵا هەمیشە شاد و سەرحاڵ و بەردەوام بن، ماندوو نەبن، دەستان خۆش بێت.